ترکمنên Kerkûkê ji bo şerê li dijî Daişê amadekirina lîwayeka taybet ragihandin. Wekî ew dibêjin lîwaya wan li ser daxwaza Serokê Partiya Mafên Turkmenên Kerkûkê û birazîbûna hikûmeta Iraqê û parêzgarê Kerkûkê hatiye damezrandin. Devî ku ev çend salin partiyên Turkmenî li Kerkûkê daxwaza pêkanîna hêzeka taybet bi xwe dikin, lê niha ew vê lîwaya Turkmenî wek hêza xwe nabînin. Ji ber ku ew wê lîwayê weke beşekî li hejda şebî dibînin ku ew ji bo mebestên siyasî hatiye amadekirin nek ji bo parastina Turkmenan. لا نێو ئەم سەربازگەیەدا لە ڕۆژهەڵاتی کەرکووک تروکمانەکانی کەرکووک دروستکردنی لیوایەکی تایبەتیان بۆ شەڕی دژ بە داعش لە سنووری لەیلان ڕاگەیاند. بەوتەی خۆیان بێ زۆربەی هێزەکانیان لە شەڕی داعشدان، بەڵام فەوجێکیان ماوە کە هێشتا مەشق دەکەن. ئەو هێزە لەسەر داوای تۆرهان موفتی ڕاوێژکاری پێشووی مالیکی و سەرۆکی ئێستای پارتی مافی تروکمانی کەرکووک دروست کراوە و ڕەزامەندی حکوومەتی عێراقی و پارێزگای کەرکووکیشیان وەرگرتووە. Türkmen olarak bu torpakta illerce yaşamışıq beraber. ئێمە وەکو تورکمان چەندین ساڵە لەسەر ئەم خاکە دەژین. پێویستمان بەهێزە. سپاس بۆ خوۆش توانیمان لیوایەک لە تورکمانی کەرکووک پێک بێنین و چەکدارەکان بۆ سەر هەشت فەوج دابەش بکەین. ئێستاش لە عوزێمەوە تاک و بەشیر هێزی ئەمەی تێدایە کە نزیکەی 4000 چەکدار دەبن. ئەمانە هێزی کۆماندۆی تروکمانن کە بەوتەی خۆیان تەنها بۆ ئۆپراسیۆنی تایبەت پێکهێنراون کە خراونەتە سەر فەوجێکی تایبەت و بەشی جم و جۆڵیان بۆ دروست کراوە. بەڵام ئەم هێزە لە سەرەتای مەشقکردندان و ڕۆژانە لە نێو ئەم قوتابخانەدا مەشقی خۆیان دەکەن. كركوك وعراق يرلانا دفاعت مغا اولا تلبيه بۆ بەرگریکردن لە کەرکووک و خاکی عێراق سەرەتا مەشق و ڕاهێنانی باشیان پێ دەکەین. هەموو ئەمانەش سەربازی خۆبەخشن کە ئامادەن لە پێناو وڵاتدا گیانی خۆیان بەخت بکەن. لە نزیکترین ماوەشدا ئەم هێزە تایبەتە ئامادە ئەبن بۆ ئۆپراسیۆنی تایبەت. چەک و تەقەمەنی ئەم هێزە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابین دەکرێت، بەڵام هێشتا هیچ جۆرە چەکێکیان پێ نەدراوە تەنها چەند کلاشیکۆفێک نەبێت. ئەم لیوا تروکمانیە خۆبەخشە دەیانەوێت شەڕی داعش بکەن، بەڵام بۆ ئەوەی بۆ ئەو کارە بە شێوەیەکی تەواو ئامادە بن پێویستیان بە 3 مانگە تاوەکو کۆتایی بە مەشق و ڕاهێنانەکانیان بێنن. لەگەڵ ئەوەشدا هەموو تروکمانەکانی کەرکووک کۆک نین لەسەر دروستکردنی ئەو هێزە و بەشێکی زۆریان بوونی هێزێکی تروکمانی لەو شێوەیە ڕەدەکەنەوە. ماوەی چەند ساڵێکە پارتە تروکمانەکان داوای پێکێنانی هێزێکی تایبەتی تروکمانی دەکەن لە کەرکووک. لەگەڵ ئەوەشدا ئەم هێزە تروکمانیە بە هێزی خۆیان نازان و پێیان وایە ئەمانەش هەر پارچەیەکن لە حەشدی شعبی و بۆ مەبەستی سیاسی دروستکراون نەک پاراستنی نەتەوەی تروکمان. ئەمە فرسەتە بۆ تورکمانەکان. ئێمە هەر داوامان کرد هێزی تورکمانی بەم عنوانە موافقت نییە. ئەو هێزەیش کە لەیلان تەشکیل بووە 100 نازانم 200 ئەوانە 50 کەس لەوانە خەڵق 90. جگە لەو هێزە لایەنە سیاسی تروکمانەکان ناوی 1050 کەسی دیکەی تروکمانیان خستۆتە نێو چەکدارە شیعەکان کە بە ناوی حەشدی شعبی لە سنووری بەشیر جێگیر کراون و بەرەی تروکمانیش داواکاری دروستکردنی هێزێکی دیکەی تایبەت بە تروکمانەکانی کەرکووکی ڕەوانەی بەغدا کردووە. هیوا حسامەدین، ڕووداو، شارەدەی لەیلان.